بەڵێ ئازیزانم بەرداوامین بە قسەکردنی زیاتر لەبارەی ڕۆژی جیهانی زەریاکان و گرنگی زەریاکان بۆ ژینگە و ئاوهەوای زەوی و ئەو مەترسیانەی لەسەر ئەو ڕووبەرە ئاوێ گەورانە هەیە لە ئەستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز سەرخێڵ هاوڕێمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە بواری سەرچاوە ئاویەکان و ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ بەیانیکەێنێنەوە لەگەڵماندان. کاک سەرخێڵ ستڵاو لەبێت و بەیانیت باش؟ سپاس بۆ ئامادەبوونت. کاک سەرخێڵ ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ زەریاکان گرنگیەکەی لە چیدا یاخود هۆکاری دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ طبعاً مرۆڤایەتی دوای چالاکیەکانی بەرەو زیادبوون ڕۆ لە سەدەی ڕابردووە لە ساڵای نەوەتەکان بیرەوە کرایەوە نەتەوەی گرتوەکان ڕۆژێک دیاری بکاتوەکو ڕۆژی زەریاکان کە 8 مانگی دیاری کردووە. ئەمەش لەو پێناوەدا کە بینیان زەریاکان ڕوبەڕووی مەترسیە گەورەکانی دەستی مرۆڤەکانە بنەوە لەگەڵیشە ئەو کارەساتە سروشتیانەی کە دوای دەستی مرۆڤ دێت زەریاکان ڕوبەڕووی مەترسی پیسبوونە بنەوە ڕوبەڕووی مەترسیە ژینگەی زیندەیەکانە بنەوە کە زیندەوەرانی لە ناو زەریاکانە ژین ئەو چالاکیانی مرۆڤ کە لە ناو زەریاکاندا ئەنجامێدات چگەڕان بە دوایینەوەدا بێت ئەو کەشتیانێک ئەگەڕێن و کۆمەڵێک چالاکی تری مرۆڤ لەسەر زەوی و چالاکیەکانی کە لەسەر وشکانیشن ڕاستەو خۆ کاریگەریان لەسەر زەریاکان هەیە وین لەم پێناوەدا نەتەوەی گرتوەکان هەوڵی ئەوە ئادات ئەنی ئەم باڵانسەی کە لە نێوان وشکانی و ئاویا هەیە ئێمازین زەریاکان 170 ڕوبەری زەوی پێکەین با بڵێن ڕوبەری ئاوی 170 زەریاکانن. ئەم 170 ئەو گرنگیەمان بۆ دەرەخات کە ئێمە پاراستنی ئەوان باڵانسی ژینگەیی ئێمەیە باڵانسی کاری مرۆڤایەتیە لەسەر زەوی چونکە ئێمە سایکڵی ئاویمان هەیە لە دواترە باسێکەین سایکڵی ئاوی کە لە زەریا و دەریاکانەوە دەست پێکات و پاشان ئەچێتەوە دەبێتە هۆی دابارین و بە وشکانیە جارێکتر ئەگەڕێتەوە بۆ ناو زەریاکان. ئەگەری ئەم چەند خاڵەیە کە گرنگی وای کردووە کە نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژە دیاریکردنەوەکو ڕۆژی زەریاکان. زۆر باشە کاک سەرخێڵ ئەگەر باس لە سوودی زەریاکان بکەین هەبوونی زەریاکان چ سوودێک دەگەێنێت؟ بەڵێ بەنسبەت سوودەوە ئێمە جارە باس لەوەکەین ژینگەی زیندەی زەریاکان یاخود با دایڤەرستی ببورن ئێمازانین زیندەوەری تایە و قەوزەکانی تایە و کۆمەڵێک لە شتی جیاواز لە زاهیرە لە زیندە ئەبینین لە ناو زەریاکاندا تێکچوونی ئەم سیستەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر مرۆڤایەتی هەیە. ئێمازانین بەشێک لە مرۆڤایەتی چالاکیەکانی لەسەر زیندەوەرانی ناو ئاوە یان مەسەلەن بۆ خواردن دابینێکات یاخود گرنگی زەریاکان لەوەدا سایە 50 ئۆکسسیژین لە ناو خۆیانە لە ڕێی کۆمەڵێک زیندەوەری بچووکەوە کە ئۆکسسیژین دروست دەبێتەوە لە ناو زەریاکاندا ڕێژەی کاربن دایۆکساید یاخود CO2 ئەوەی کە ئیمیشنە بێت لە ڕێی وشکانی و کارگەکانەوە ئەمان ئەتوانن بەشێکی زۆری هەڵبمژن و لە ناو دەریاکاندا وەنی ئەتوێتەوە لە بەرگەی زیندەوەراندا. یعنی ئەمانەیە کە گرنگی زەریاکانمان بۆ دەرەخات و دابەشبوونی زەریاکان لە نێوان قاڕەکاندا و لە ناو قاڕەکانیشا کە دەریاکانی پێدرێت کە ئەویش هەمان سیفاتی زەریاکانی هەیە ئەمانەیە کە گرنگەکانمان بۆ دەرەخات. زۆر باشە کاک سەرخەڵ بەس ئاماژە بە گرنگیەکانیان ئەو هەروەها کاریگەریەکانیشی دەتوانین بڵێن زەریاکان چ کاریگەریەک لەسەر ژینگە یاخود ئاو هەوا دروست دەکات؟ بەڵێ وەک باسم کرد ئێمە سایکڵی ئاومان هەیە ئەو سووڕی ئاوکە بە کاتێ پلی گەرمە لەسەر ڕووی زەریا و دەریاکاندا بەرز دەبێتەوە ئەبێتە هۆی بەهەڵم بوون. ئەم بەهەڵم بوونە کە ئاو لە دۆخی گازیەوە گۆڕێت ئەفو لە دۆخ شلێەوە گۆڕێت بە دۆخی گازی پاشان چڕەبێتەوە بێتە هۆی ئەوەی کە هەورەکان دروستە بن و لە شوێنێکەوە بۆ شوێنێک تر بارانمان بۆ دابارێنێت. پاشە ئەم دابارینە چیەکات ئەچێتە بەشێکێتە وشکانی بەشێکێتە دەریاکان و ڕووبارەکان و چەمەکان هەندێکێتەوە ژێر زەوی و هەندێک شێگەڕێتەوە ئەو ئەم سوڕێ ئەگەر بێت و ئێمە پاراستنی ئەم سوڕە نەکەین وەکو چۆنڵی پلەی گەرمای زەوی بەرزکەینەوە ژینگەی مەسەلەن هەوا تێک بدەین ژینگەی ئاوی تێک بدەین ژینگەی وشکانی تێک بدەین ئێمە ئەم سووڕی ئاوە لەسەر زەوی تێکەدەین کە سووڕی ئاویشمان تێکدا دوجار زەرەرەکان بۆ شوێ زەرەکانە گەڕێتەوە بە دەریاکان لە ڕێی ئەو ڕووبار و گەورانەی کە هەمانە ئاوەکانە بنەوە بۆ ئەوێ و لە ڕێگەی ئەو مەواد و پاشماوانەی کە جارێکتر ئەگەڕێنەوە بۆ نزیک زەریاکان بۆیە ئێمە بینە هۆی تێکدانی ئەم سایکڵە و سایکڵی ژیانش لە ناو زەریاکاندا. بەڵێ ئەگەر هەر باز لە کاریگەریەکانی بکەین کاریگەریەکانی لەسەر کەش و هەوا چۆنە بەتایبەت لە ئێستادا کە دەبینین گۆڕانکاریەکانی کەش و هەوا شێوەیەکی بەرچاو دەرکەوتووە؟ بەڵێ ئێمە بەرزبوونەوەی پلەی گەرمیمان هەیە لەسەر زەوی و مەسەلەی گڵۆبەڵ وەرمینە ئێمە ئەمە کارەسات بە دوای خۆی هێنێت ئەبینین لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر
دابارین جیاوازە ئەمە بەهۆی چی ئێمە تەوا نەزانین کە ئەم بە هەڵمبوونی زەریەکانێکەوە ئاکات مەسەلەن هەورەکان چڕ بنەوە دابارین ڕووبدان بەڵام لە هەمان کاتیشدا ئەبینین گەرمبوونی زەوی بۆتە هۆی دابارین لە ناوچەیە زۆر بێت دابارین لە ناوچەیە کەم کات کە پێشتر ئەم دابارینە لەو شوێنایە هەبووە و هەروەها بە بیابانبوون لەو ناوچانەی لە نزیک دەریاکان و لە وشکانەکان ئەم بیابانبوونەش کاریگەری با بڵێن بەشێکی زۆری کاریگەری ئەم گەرمبوونی زەویە گەرمبوونی زەوی ڕاستەوخۆ بێتە هۆی چی بێتە هۆی توانەوەی بەستەڵەکان کەیشیشتر لەوەیە کەواتە ئەبینین ئەم سوڕی کە بە شێوازێکی گشتیم باسی ئەڵێن سوڕی ئاو یاخود سوڕی بایۆدایڤەرسیتی و ئەمان لە سەرزەوی ئەبین هەمووی تووشی تێکچوونە بێت هەمووی سیستەماتیکە پەیوەندی بەیەکەوەیە ئاستی ئاو سەوڵ بەندەکان ئەتوێنەوە لە ئاستی ئاو بەرز بێتەوە لە دەریاچەکاندا ئەبین لە وشکانیە هەندێک چالاکی زیاد دەکات ڕێژەی خوێ لە دەریاچەکاندا لە ڕێژی هەیە زیاد دەکات و هەروەها شتێکی ترمان لەبیر نەچێت لە زەریاکاندا هەندێک شوێن کۆنسنتریشنی خوێ واتە چڕی خوێ لەو شوێنانەیە زیاکەن ئەبنە هۆی لە ناوبردنی زیندەوەران کە لە نۆرمەڵی ڕەنجی خۆی زیاتر ئێمە زانین ئاوی زەریا و دەریاکان ئاوی سازگار نییە ئاوی سوێرە کە ئەتوانم بەراوردی بکەم هەر بۆی کە وەکو زانیاریە یعنی ئەگەر بێت و ئێمە ئاوی سازگار لە ماڵاندا 20 لیتر وەربگرین لەوانەیە کەوچکێک چێشت دیتیا بێت یاخود کەمتریش بەڵام ئەگەر ئاوی زەریا و دەریاکان وەربگرین ئەبینین لە لیترێکە کەوچکێک بۆ دوو کەوچک و بگرە زیاتریش کە لە خویتە یعنی ئەمەیە کە ئێماڵین ئاوی سازگارنی ئەگەر هاتو ئێمە ئەم ڕێژەیە زیاتر بکەین بێگومان کاریگەری لەسەر زیندەوەران و ئەو ژینگە ئاوی کە لە ناوچە زۆر باشە کاک سەرخێڵ دەتوانین بڵین بەکارهێنانی پلاستیک و هەروها پیسبوونی ژینگەش کاریگەری هەبووە لە سەر دەریاکان بەڵێ خۆی پلاستیکێشێکی با بڵێن جیهانی ئێستا ڕوبەڕۆی بووینەتەوە ڕاستەوە خۆش کاریگەری لەسەر زەریاکان کردووە بەچی ئەویش بۆ پاشماوەی کە مرۆڤ لە پاشماوە ڕەخەکان با بڵێن وەکو پلاستیکە فڕێداتە ژینگەوە ژینگە جارێکی تر لە ڕێی هەواوە و لە ڕێی ئاویەکانەوە ئەگەڕێتەوە بۆ زەریاکان باش ئێمە ئەم پلاستیکانە بەڕاستی هەمووی لە ماوادی کیمیایی پێکاتون و توانایشی بوونەوەیان جیاوازە و هەروەها با بڵێن جیان نەکراونەوە ئایا ماوادی پلاستیکەکان وسەلەن طبین یاخود ئەوانن کە هاوسخۆڵ نیاخ بۆ ماڵان بەکارێن لە کاتی خواردنەوە بۆی کەچێتەوە زەریاکان تەفاعولات ڕۆدات کارلێک ڕۆدات ئەمە جگە لەوەی کە ئەبینین زۆر جار ئێمە لەوێنەکان یاخود دیمەنەکانە ئەیبینین مەسەلەن زیندەوەرەکان تووشی کارەسات بوون بەهۆی ئەوەی کە مەسەلەن چونەتە ناو پلاستیکان ناتوان بێنە دەرەوە یاخود پلاستیکی زۆرە خۆن بۆ جیهازی هەزمی زیندەوەرەکان کە کاریگەریی خراپی هەیە بۆیە پلاستیک بە شێوەیەکی گشتی زەرەرێکی زۆری لە ژینگەی زەریاکان داوە هەتاوەکو ئەم ڕۆژ پێوێ ناڵێن و لە جیهاندا نەتەوە گرتوەکان و وڵاتانەی کە زیاتر کار لەسەر سەرنجی ژینگە دۆستی و پاراستی ژینگاکەن تەرکیزیان لەسەر ئەوەیە چۆن ئەم هۆشیاریە زیاتر بکەن بۆی کە پاراستنی ژینگەی ئاویەکان و زەریاکانکان بێتەوە هەلو پێناوەشدا کە نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژی دەریا و زەریان دیاری کردووە کە کاری بە کۆمەڵ لە پێناو پاکردنەوەی ژینگەی زەریاکان کرد جارێک تر ژیان بگەڕێنێتەوە بۆ ئەو زیندەورانی کە تووشی ئەو کارە ساتانە بوو. بەڵێ کاک سەرخێڵ ئەگەر هەر لەسەر کاریگەریەکانی بمێنینەوە وەک دەزانین کە لەسەر دەریاکان چەندین کار و پرۆژەی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت هەروها کەشتی گەورە و زەبەلاحی لەسەر ئەمانە تا چەند کاریگەریان هەبووە لەسەر زەریاکان. بەڵێ تەبان ئەمە ئەگەر بێت و باسی ناو زەریاکان بکەین کەشتەکان بابەتێکە کە مەسەلەن کەشتەکان ماوەدە نەوتیەکان هەڵاگرن لە ناو زەریاکان ئەیگوێزنەوە لە شوێنێکی تر بەڵێ ئەبینین زۆر جار ئەو کەشتیانە تووشی نەقمبوون بوون لە بیستومانە یاخود بینیمانە لە ڕێفیلمە دوکومنتارەکانە کە تووشی نەقمبوون بوون ئەم نەوت و ماوادە کیمیایانە ئەچێتەوە ناو زەریاکان ئەبینن بە هەزارەها تەن زیندەوەران لە ناوەچن و هەروها ئەو کارگانی کە لە نزیکی با بڵێن قەراغی زەریاکان قەراغی دەریاکان ئەبین ئەو پاشەڕۆیانی کە لە ناو کارگەکەیە پاشەڕۆی شل بە تایبەتی کە بەکارێنن ڕاستەخۆی خەنەوە ناو زەریاکان بەبێ ئەوەی مەعالەجێ بکەن ئەمەش دیسان کارەسەر لە خۆیان وەکەوەی مادی شیمیایی ڕێژەی خوێ بەرزەکاتەوە هەروەها بێتە هۆی پیسبوونی ئاوەکە ئەمە جگە لە مادە ڕەخەکانیش کە هەر هەمان کارگە لەوانێ مادە ڕەخشی پێ بە ئیکاتەوە ناو ئاوەکە کەواتەمە پیسبوونی ڕقیمانێکە ماوادی پلاستیک و پاشماوەکانەوە پیسبوونی شلیشمانێکە ڕێژەی خوێ بەرزەکاتەوە و ڕێژەی مەسەلەن لیکیجمانەی لە تانکێنەوە توشتەکان کە ئەچێتەوە ناو زەریاکان ئەمانش هەمووی بە شێوازێکی گشتی
پیسبوون و زەردان لە زەریاکان. کاتە دەتوانین بڵێن ئەو مەترسیانە چین کە لەسەر زەریاکاندا بوونی هەیە و لە داهاتوودا کێشە و گرفتی گەورەی بە دوای خۆیدا ئەهێنێت. بەڵێ ئێمە لە ناوچوونی زیندەوەرانی ناو ژینگی زەریاکان ئەمە زۆر کارەسات. ئێستا بینێن ینی ئەو بەپی ئەو ڕسێرچانەی کە کراوە ئەڵێ ئەم ژینگەیە سوڕی ژیانیان تێک چووە کۆمەڵێک لە زیندەوەران بەلەو لە ناوچوون بوون وەک باسیشم کرد ڕێژەی خوێ لە شوێنێکدا زیاکات ئەبێتە هۆی ئەوەی لەو ناوچەیە زیندەوەران نەژین بۆیە کە مرۆڤیش وەکو لەسەر وشکانی پشتی بە بەشێک لە زیندەوەرانی ئاوەکان بەستووە ئەم هیچ خۆی بەکاری هێنێ دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژیان لە هەمان کاتدا پیسبوونەکەشی ئەبێتە هۆی لە ناوچوونی ڕێژێکیان جگەلەوەی کە زیانەکان جارێکتر لە ڕێی زیندەوەرەکان ئەگەڕێنەوە بۆ مرۆڤەکان ینی ئەمەیە کاریگەری خراپەکە ینی بێتگە لە سوڕی ئاوێکە سوڕێکی تری ژیانمان هەیە لە نێوان زیندەوەران و مرۆڤدا کە لەناو ئاوە جارێکتر ئەو زیانانەی کە ئێمە لە ڕێی ماوە شلوکیمەکانەوەی خینە ئاوە جارێکتر ئەگەڕێنەوە بۆ ئێمە لە ڕێی زیندەوەران و یاخود بەکارهێنانی کو خواردن بۆ تەندروستی مرۆڤەکان. بڵێ کاک سەرخێڵ ئاماژەت بەبوونی زیندەوەرەکاندا لە زەریاکاندا دەتوانین بڵین تا چەند زەریاکان زەوڵەمەندن بە هەمە چەشنی بایۆلۆجی لە بوونی زیندەوەرەکان و گیان لەبەران هەروەها ڕووەکەکانیش. بەڵێ تەوان هەمووی کاری خۆی هەیە لە ناو زەریاکاندا کۆمەڵی قەوزە و ڕۆکمان هەیە کاری تایبەتیان هەیە لە مثلەن دروستکردنی ئۆکسسیژینی تواوەی لە ناو ئاودا و هەڵمژینی مثلەن CO2 و زیندەوەرەکانیش بە هەمان شێوازن. ئەم زیندەوەرانە ژماریان زۆر ینی بە هەزارها جۆر لە زیندەوەرانمان هەیە لە قەوزەکانمان هەیە لە مثلەن جیای و پلانتەکانمان هەیە لە ناو زەریاکاندا بۆیە ینی لە شوێنێکەوە لە ناوچێکەوە بۆ ناوچەیەکی تر ئەم دابەشبوونەش جیاوازە هەرچەندە بەداخەوە ئێمە وەکو کوردستان یاخود وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ڕاستەخۆ کۆنتاکتمان نییە لەگەڵ زەریاکاندا کەمتر احتیمام بە و بابەتە ئەدرێت و مەسەلەن پێمان خۆش بوو کەسێکە بێ پسپۆر بێت لە بواری زەریاکاندا کە لە وڵاتان ئەوە هەیە بێت لە باتێمە لەو بابەتەیە قسە بکات ڕاستە ئێمە وەکو سەرچاوەکانە توانین قسە بکەین ئەوان پسپۆڕیان زیاتر توان هۆشیاری زیاتر لەسەر ئەو بابەتە بدەنەوە و بۆشمان دیاریکەن ئەو جۆری زیندەوەرانە چین و کامانن کە بەلەو لە ناوچوونە چن و ئەو هۆکارانە چین کە لە بنەهۆی لە ناوچوونی جگە لە هۆکارە دیارە ژینگەیەکان و گۆڕانی کەش و هەوا کە ئێمە ڕاستەخۆ تەسیرمانەی لەسەری. بەڵێ هۆکار چێتە ئێستا کەسێکی پسپۆرمان نیە لە هەرێمی کوردستاندا بە قسەکردن لەسەر بابەتی زەریاکان وەکەوەی باسم کرد ئێمە کە باسێکن شتەکان بەعام باسەکەین وەکو سەرچاوەکان ئێمە ئەتوانین گفتوگەی لەسەر بکەین بەڵام ئەمما کە پسپۆر بێت لە زیندەوەران و لە ژینگی دەریاکان بەهۆی ئەوە بووە بەشێکی کە سنتەرێکی توێژینەوەی گەورەمان نییە لە هەرێمی کوردستان و عێراقەیە کە ئێمە کار لەوێ بکەین و دووەمیش کۆنتاکتمان نییە لەگەڵ زەریاکاندا تا ئێمە ژینگەکە ڕاستەخۆ لە بەردەستمانەوێت هەموو ڕۆژێک بتوانێت ئەو ڕیسێرچەرە باحیسە لە ڕێی سنتەری توێژینەوەکاندا ناو زەریاکان و ناو دەریاکان کاریگەری بکەن و هەروە خواستی لەسەر ئەوە نەبووە لە ناوخۆی و لە دەرەوە بۆیە کەسمان و کادرمان لەو پسپۆری تایبەتی زەریاکاندا پێنەگەیاندووە. کەک سەرخێڵ وەک دەزانین کە زۆرێک لە کۆمپانیەکان و کارگەکان بەشێکی زۆر لە پاژماوەکانیان دەخەنە ناو زەریاکانە ئەمە تا چەند کاریگەری دروست کردووە لەسەر ئەو زیندەوەر و گیان لەبەرانی کە لە ناو زەریاکاندان. کارگەکان زۆر مەترسیدارن بەڕاستی نەک زەریاکان ئەتوانین بڵێن لە ڕووبار و چەمەکانەوە دەست پێەکەین کە کارگەکان پاشەڕۆکانیان پاشەڕۆی نەوتی و کیمیایەکانیان نەخۆت ئەو ئاوەی کە بەکاری هێنن بۆ ساردکردنەوە کە پیس دەبێت ڕاستەخۆی کەنە چەمە ڕووبارەکان ئەم چەمە ڕووبارانە ئەیگەێنێتەوە بە زەریاکان لە بدایەتەوە کە ژینگەی چەم ڕووبارەکە تێکەچێت بە هەمان شێواز ژینگەی زەریاکانیش تێکەچێت لەو شوێنانەی کە ئاوەکانی تێڕژێن بە پیسبوونیان بە مەوادی کیمیایی و بە گۆڕانی لە پێکهاتی ئاوی ئەو ناوچەی کە لە دەوروبەری ئەو چەم ڕووبارانن کە ئەگەن بۆیە زۆر مەترسیدارن کارەکان ئەبێت ئەو پاشڕانی کە هەیەە معالەجە بکرێن واتە مەسەر ماوەدی کیمیایی هەیە ئەم ماوەدی کیمیایی بزانێت چۆن معالەجا کرێت پاشان ئەو ئاوەی کە لێمێنێتەوە ئاوەکە بگەڕێنێتەوە بۆ سروشت و چەم ڕووبار و زەریاکان بۆیە تا ئەوکو نەبێتە هۆی تێکدانی ئەو ژینگەی کە لەو ناوچەیە هەیە و هەروەها بە سووڕی ئاوی و زیندەیە نەگەڕێتەوە بۆ ئێمە کە مەترسیدارە.
بەڵێ کاک سەرخەڵۆک دەزانین کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە ڕۆژێکی جیهانی بۆ زەریاکان دیاری کراوە، بەڵام تا ئێستا هیچ ڕێگریەک نەکراوە لە فڕێیانی ئەو پاژماوەی کە لەلایەن کارگەکان و یاخود کۆمپانیەکان و ئەکرێتە ناو زەریاکان یاخود چەم ڕووبارەکانیش کە باست کرد. بەڵێ خۆی دیاریکردنی ڕۆژەکە کافی نییە، هەتا بۆ نەتەوەی گرتوەکان کافی نیە چای بۆ وڵاتێکە لە ژێر گەشەکردنایە مەسەن لە پرۆسەیە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر ئەمە گۆڕێت. ئەگەر هەندێک وڵاتی ئەوانەی کە تازە چوونەتە مەرحەلی پێشکەوتنەوە ناتوانێت ئەمانە نە بە یاسا نە بە کارجێڕی لایانی کارجێڕی و ئاسایشەوە ئەمانە کۆنتترۆل بکرێت چونکە بەشێکی وابەستەی ئەم یاسا و ئەوانە نابن. حتا وەکو وڵاتە زلهێزەکانیش خۆیان بە هەزارەهان کەشتی و فڕۆکەیان هەیە کە کاریگەری لەسەر ژینگەی زەریاکانەکەن و کارگەیان هەیە بە هەمان شێواز. بۆیە ئەو وڵاتانی پێشکەوتون دەستیان بردووە بۆ مەعالەجەکردنی پاشماوەی کارگەکانیان بێت یاخود پاشماوەی هەر شتێک بێت کە تاسی لەسەر زەریا و دەریاکان بکە، هەر بۆیە کە ئەڵێ کاری بە پێکەوەی یەکەین، ینی ئەوان نەزانن کە بەتەنیان ناتوان ئەوان ئەگەر لای خۆیان نەتەوەی گرتوەکان ئەو کارە بکەن ئێمە لێرە هاوکاریان نەکەین کەواتە دیسان ناتوان ئەو کارە بکەن. بۆیە هەمومان ئەبێت هەوڵ بدەین جگە لە ڕۆژی زەریاکان ڕۆژی ئاویمانێ ڕۆژی زیندگیمان هەیە ئێمە ئەبێ ببینە بەشێک لەم ڕۆژانە هەر لە بە هۆشیارکردنەوە بێت بە هەنگاونان بێت بە ڕێسێر زوێ بە هەرچێک بێت تا بتوانین ئێمەش جێدەستمان دیار بێت لەسەر ژینگەی زەوی و ئەو نەتەوەی گرتوەکانیش خۆیان بە بەشێک لە ئێمە بزان نەک ئێمە هەمیشە بە زەرمەندی ژینگە بزان و خۆیان بە فریاد ڕاستی ژینگە بزان لە کاتێکە ئەوان خۆشیان ناتوان بەتەنیا کە بەرەنگاری ئەم تێکچوونە ژینگەی زەریاکان و ئاوهاو بۆ ڕانکاری ژینگەیەکان بنەوە. باس لە هۆشیاری کرد تا چەند خەڵک هۆشیارە یاخود ئەرکی کێکە هۆشیاری زیاتر بڵاو بکاتەوە لەم بارەیەوە؟ بە ڕێژێکی زۆر لای ئێمە چونکە لە بیدایەتەوە وەکو کولتور نەهاتۆ شتەکە ڕێژەی هۆشیارێکە زۆر زۆر کەمە هەم ژینگە ئاوەکانمان هەم ژینگەی وشکانی و هەواکانمان بۆی بەردەوام لە پیسبوونە بینین لە کوردستاندا لەگەڵ گەشەکردنی دانیشتوان ژینگەی ئاوی و هەوایی و خاکێکەشمان بەرەو پیسبوون ئەڕوا. ئەمە ئیشی شێ ئەم کارە بکات ئیشی ئەوەیە لە پەروەردەیە لە سێکتەری پەروەردە و خوێنی باڵایە ئەمیشە بکەین، یعنی ئەمە ناکرێت ئێمە لە ڕێگەی سیمینار و وەرکشۆپەوە بکەین، ئەبێ بچێتە پەروەردەوە مناڵەکانمان لە ڕۆزەوە پێ بگەێنین پەروەردەیان بکەین و لە مەترسێ ژینگەیەکانی حتا وەکو زەریاکان ئەو شوێنانەی کە دوورە دەستیشن لە خۆمان ئاگاداریان بکەینەوە کە مەترسیان لەسرە پاشان ئەمان ئەم جیلی کە پێگان ئەبینین ڕێژەی هۆشیاریان بەرزە بێتەوە کاریگەریان لەسەر چواردەوریانە بێت، بەڵام ئێمە ناتوانین ئەوەی کە ئێستا هەیە بڵێن ئێمە 100% دەتوانین لە 2 ساڵی داهاتوە هۆشیاری بەرزکەینەوە مەترسە ژینگەیەکان بکەمکەینەوە بەهۆی وەکوی باسم کرد نەبوونی لە سیستەمی پەروەردە و نەبوونی بە کللتور وەکو کللتوریی ئەن لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە شێوێکی گشت. بەڵێ کاک سەرخەڵۆک دەزانین کە زەریاکان ڕوبەرێکی ئاوی فراوانن و هەروەها لە سەرەتاشا خۆت ئاماژت پێیا کە ئاوەکەی سوێرە دەتوانین چۆن ئێمە سوود لەو ئاوە وەربگرین یاخود بۆچی بەکاردەهێنرێت؟ بەکارهێنانەوەی ئاوی زەریاکان دەمەسا 90 ڕوویزەی بە ئاوی زەریاکان داپۆشراوە سای هەفتای بە ئاوی سوێر داپۆشراوە کە سای هەفتای داپۆشینە ڕوبەری زەویەکان ئێمە توانین بەکاری بهێنینەوە بۆ سارکردنەوە لە کارەکانە هەتا بەکارێنێتەوە لە وڵاتانەی کە ئاوی سازگاریان نییە کە خۆشبەختانە ئێمە ئاوی سازگارمان هەیە لە کوردستان ئەو وڵاتانێک کە ئاوی سازگاریان نییە بە پرۆسەیەک ئەم ئاوا بن کە بۆ خواردنەوە ئەشێت واتە لە ئاوی سوێرەوە ئەیکەن بە ئاوی سازگار ئەم پرۆسەیەش لە وڵاتێک و وڵاتێکی ترە گۆڕێت بەپێی ئەوەی کە ئەو تەکنیک و پێشکەوتنی کە هەیەە ئێستا بینین هەندێک وڵات دەست پێشخەریان کردو لەوانە سعودیە کە ئەوێت پرۆسەیەک کات تاو ژینگەیی بێت ئەو ئاوەی کە لە زەریاکانەوە وەرێگرن یاخود ئاوی سوێرکە وەرەگرن ئەیانێ معالەجەی بکەن بە چەند چەناڵێکە ئەیبن کە لە ڕێی تیشکی خۆرەوە ئەم ئاوە گەرمەکاتەوە ئێمە زانین ئاوە سوێرەکە یا بە کوڵان ئەبێ خوێیەکانی لێ جیا بکەین و ئەو ئاوەی کە ئەبێ بە هەڵم ئۆدڵۆ پێندرێ وەربگرینەوە ئەمان ئەم تەکنیکە بەکارێن بەڵام لە ڕێگەی خۆرەوە واتە کوڵانەکەی پلی بەرزبوونەوەی پلی گەرمێکە بە چەناڵێکە ئەیبن کە خۆر لە بەشی سەرەوەی شوشەییە گەرمێکات و پاشان لە چەند گۆیەکی خڕا ئەبینین کە ئەم هەڵمانە بن بەدڵۆپە ئەو وەرێگرنەوە جارێکی ترێکێنەوە کە بۆ خواردنەوە بشێت یاخود بەکارهێنانەوەی بۆ مەسەرەن کشت و کاڵیش زۆر جار ڕاستەخۆ ئەوانەی کە بە تەواوەتی معالەجە ناکرێت خوێیەکەی هەندێکی بۆ کشت و کاڵ بەکارهێنێت لەو وڵاتانەدا.
بەڵێ کاک سەرخەڵۆک ئاماژت بۆدا کە لە ئێستادا هەندێک وڵات کار لەسەر ئەوە ئەکەن کە ئاوی زەریاکان کە سوێرە بیکەن بە ئاوی سازگار و شیرین ئەمە ئەتوانین بڵێن تا چەند هەنگاوێکی ئاسانە یاخود کاتێکی زۆری نایەت ئەمە وەگوتم خۆی پرۆسەکە چەند جۆرێکمانە بەس بە شێوەیەکی گشتی یا بە قوڵاندنە یاخود بە فلتەرە طبعا هەردووچی تێچووی هەیە هەردووچی پرۆسەکە کاتێوێت بەڵام لە هەمان کاتابینی وزە شێوێت و تا چەندیشت و ئەم پرۆسێت ئەسی لەسەر ژینگە کاتەوە جارێکی تر بۆیە بیلەوەکەنەوە جێگرەوە دانێت وەکوتم وڵاتێکی وەکو سعودی بە هاوکاری کۆمپانیایەکی بریتانیە کە حاولا کات تەواو پرۆسەکە بکات بە ژینگەی و بە کاتێکی کەمتر و بڕێشی زۆری ئاو دەست بکرد ئەمە ئەگەر فلتەرەکە بەکاربێنی تەکنیکەکەی قورسترە لە ڕووی مەساحە و لەوانەیە مەساحەکەی جیاواز بێت ئەو بینایی کە بۆ یەکەی سترەکچەرەکە جیاواز بێت و کولفەکەشی زۆرتر بێت بۆیە یعنی دەستبردن بۆ ئەو بابەتە ئاسانی ئەبی بەپی دراسە بکرێت وە کۆشوهوای ئەو ناوچەیە پلەیگەرمە ئەو ناوچەیە تا چەند بەرزە تا چەند لە هاوین لە زستاندا تا چەندمە ئەبێ سوود لەو دراسانە وەربگرێت بۆی بتوانێت کە لەو شوێنەیە چ جۆرێک لەو تەکنیکانە دادرێت بەڵێ کاک سەرخێڵ وەک دەزانین کە دەڵێن لە دەریای مردوودا کەس نقوم نابێت ڕەنگە پرسیار بە لای من و لای زۆر کەسیش کە بۆچی کەس نقوم نابێت لە دەریای مردوودا ئەو نزانیاری تەبەست بەهۆی ئەوەیە کە ڕێژێکی زۆر خوێ تیادایە بەڵێ بۆی چڕێکەوەیە کە من باسمان کوتمان لە لیترێکا دوو کەوچکی چێشت خوێتیایە یاخود زیاتریشی تایە بۆی ئەو خوێ جیاوازی لە چڕەکانەکەەوە کات کە ئەو کەسانی کە لەویان ئەوانی کە سەردانی ئەو شوێنیان کردبێ ئەبینن کە بەر شوێنیشانەکەوێت پێستیان بێت یاخود چاویان بێت یاخود بچێتە خورگیانەوە تووشی کزانەوەیەکی زۆرە بێت ئەوش بەهۆی ئەو تەرکیزە زۆری کە خوێی لە شوێنە هەیە هەر بەهۆی ئەو هۆکارەوەی کە کەسەکان لەو شوێنانەیە کە مەلە بکەن و ژێراو ناکەون بەڵێ کاک سەرخەڵۆک دەزانین کە ئێمە ناوچەیەکین تا ڕادەیەک دوورین لە زەریاکانەوە دەتوانین بڵێن هیچ کاریگەریەکی لە سەرمانەیە یاخود کاریگەری هەبووە لەسەر ئێمە بەگومان کاریگەری لەسەر ئێمەشەیە بۆچی ئێمەڵێن لە زەریاکاندا ئەبێت بە هەڵم بوون ڕۆدات بەهۆی بەرزبوونی پلەی گەرمی سەر ڕووی زەریاکان و جارێکی تر باران نەگەڕێتەوە بۆ ئێمە ئەگەر ژینگەی زەریاکان تێکچوو ئەگەر ئەم ڕێژەی بە هەڵم بوونە لە شوێنێکەوە بە شوێنێکی ترگۆڕا کاریگەریەکە لەسەر ئێمە چۆن دەرەکەی لە ڕێی دابارینەوە دەرەکەوێت و ئێمەش کاریگەرێکمان چۆن لەسەر ئەوان دەرەکەی لە ڕێی ڕووبار و چەمەکانمانەوە کە پیسێکەکەی نوجارێکتر ئەگەڕێتە بۆنە لە عێراقداگە باسیکەین ڕووبای دیزل و فراتمان هەیە ئێمە ئەمانە پیسەکەین جارێکی ترەچێنەوە دەریا و زەریاکان بۆیە هەم زەریاکان کاریگەریان لەسەر ئێمە هەیە کە ئێمە لەوانەیە واسکەین کە دوورە دەستیشین لە زەریاکانە بەڵام ئێمەش کاریگەریمان لەسەر زەریاکانە هەیە بە شێوازێکی ڕاستەخۆ ناڕاستە و خۆش. بەڵێ کاک سەرخەڵۆک کۆتا پرسیارم پێویستە چی بکرێت بۆ پاراستنی زەریاکان یاخود ئەرکی کێیەکە ئەم کارە بکات؟ وەگوتم نەتەوەی گرتوەکان ئەو ڕۆژەی دیاری کردووە هەر وڵاتێک پێی خۆش ئەتوانێت بەشداری بکات هەر کەسێک بە توێژینەوە ئەتوانێت بەشداری بکات لەگەڵیاندا هاوکاریان بێت وەکو ژینگە دۆستان بە شێوازێکی گشتی ئەتوان هەمووی بەشداری لەم پرۆسەیە بکەن وتمان بە پاراستنی خاک بە پاراستنی ئاو بە پاراستنی هەواک ڕێگری لەم پیسبوونانە کرا بێگومان ژینگەی دەریاکان ژینگە دەریاکانمان ئەتوانێت لە پیسبوون پارێزێن و ژینگە زیندەیەکی لە پیسبوون پارێزێت کە ئەمەش خۆی کارێکی گەورەیە و یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی نەتەوەیەگرتوەکان و وڵاتە پێشکەوتۆکانیش. بەڵێ زۆر سپاس بۆ سەرخێڵ هاوڕێ پسپۆر لە بواری سەرچاو ئاویەکان کام بەیانێ لەگەڵمەوەی بۆ پێدانی زانیاریەکان زۆر سپاس. کاتش خۆش. ئازیزان و بەیانمەتی هاوکارانم پرۆگرامی ئەمڕۆشم پێشکەش کردم بۆ دووبارە بینینەوەی تەوەری سەرەکی پرۆگرامەکەم دەتوانن سەردانی پیجی سەرەکی کێنن بکەن لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یاخۆ لە ڕێگەی دابەزانانی ئەپی کێنێنەوە بینەری تاوی پرۆگرامەکانمان بن تا پرۆگرامێکی دیکە و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە هەر شاد بن.